دەتوانین بەر لە هەڵبژاردن باس لە چەند خاڵێک بکەین کە گرنگترینیان ئەو کۆمپانیایە نەبوون کە ئامارەکانیان ساز دەکردن وا بزانم جاری یەکەمە لە هەموو یعنی بە تایبەتیش لەو ماوەی 40-50 ساڵدا ئەو هەموو کۆمپانیایانە کە ئامارەکانیان ئانکێتەکانیان لەسەر هەڵبژاردن ساز دەکردن واتە کام سەرکردە چەند دەنگدێنی کام حیزب چەند دەنگدێنی هەر هەمویان شکستیان خوارد ئامارەکان زۆر بە خراپی یعنی ئەنجام درابوون و دیارە هەمووی خراپ نییە لە کۆتایی قسەکانمدا دەبێ ئەوەش باز بکەم کە سەختەکاریەکی زۆر گەورەش کراوە یعنی ئەمە نییە کە ئێمە ئەنجامی هەڵبژاردنەکان ئێستا دەیبینین بۆ نمونە ئەو ڕۆکە تەماشا دەکەین چەند کورسێکیان گەڕاندەوە بۆ پارتی هەدەپ کە چوبوونە لای مەهەپە و ئاک پارتی و ئەوانە دوایی باسی ئەوە دەکەم بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئامارەکان شکستێکی گەورەیان هێنا خۆی لە خۆیدا ئامار کاری زانکۆ و خەڵکی شارە بەڵام ئێمە لە تورکیادا کۆمەڵێک سۆسیۆلۆژیای جیاوازترمان هەیە لە شار تەنانەت لەم شاریشدا کۆمەڵێک سۆسیۆلۆگیای جیاوازمان هەیە خەڵکی تورکیا بە گشتی سونیە عەلەوی زۆری تێدایە بەڵام عەلەویەکان وەکو کوردەکان بەو گروپە پەراوێز خراوانە دەناساندرێن کە هەم پەرتەوازن هەم سەرکوت کراون یعنی بە ئاسانی تۆ ناتوانانی لەناو ئەوانەدا ئاماریش ساز بکەی بەڕاستی و بەخۆت دەزانی لە تورکیادا کەسێک کە عەلەوی بێ زۆر زەحمەتە بتوانێ لەناو سەربازدا جێگا بگرێ ئەوەی کەمال کڵژدار ئۆغڵو جیاوازە ئەوە لەناو پارتی جەهەپەدا تا ڕادەیەک ڕێگای لە بەردەم کراوەتەوە بەڵام لەناو کۆمەڵێک دام و دەستگادا بەڕاستی وەکو میت و وەکو سەرباز و ئەمنیەتدا زۆر سەختە لە تورکیادا کۆمەڵێک سۆسیۆلۆژی جیاوازمان هەن و کۆمەڵێک لەناو ئەو سۆسیۆلۆژیە جیاوازانەدا بەردەوام هەم ناسیۆنالیزم هەیە هەم ئیسلاممان هەیە و تەماشا دەکەین خەڵکی سەر دەریای ڕەش جیاوازن خەڵکێکی ناسیۆنالیستن خەڵکێکی ئافراسیاسین یعنی دژ بە ئەمریکا و ئەوانن زیاتر لە ئەنگلی و رووسیا و چین و ئەوانن خەڵکی ئەتراکیامان هەیە شارەکانی سەر دەریای سپیناوەڕاست تەماشا دەکەین ئەوانە خەڵکی خوێنەوارن کراون بەڵام ئەوانیش ناسیۆنالیستن لە بواری ئایندا تۆزێک جیاوازترن لە گروپە محافەزەکارەکان کەمتر کاریگەری ئاین لەوێ هەیە بەڵام گروپێکی زۆر گەورەترمان هەیە لە ناوەڕاستی ئەناتۆلیادا لە ناوەڕاستی ئەناتۆلیادا وەکو شارەکانی بڵین قەیسەری و قۆنیا و ئەمانە کە ئەردۆغان بەردەوام لەوێ دەنگی زۆر بەدەستدێنێ و لەوێ جەهالەتێکی ناسیۆنالیزمی ئیسلامی و زۆر دواکەوتو هەیە یعنی جەهالەتێکی زۆر گەورە هەیە بەڕاستی ئەگەر سەرۆکێکی بەهێزی پێ بدەی وەکو ئەردۆغان و چەند دروشمێک دش بە ئەمریکا بڵێتەوە باسی فڕۆکەی بێ فڕۆکەوان و کەشتی شەڕ و ئەمانە بکەوە دوای ئەوە نوێژێک بکە بچێتە مزگەوت لە بەرچاوی ئەوان دەتوانی هەمویان کەڕ و کوێر و گێژ بکە نووسەرێکی تورک هەیە بە ناوی ئای شەهور لە پەرتووکی دوایی خۆیدا چیرۆکی چەند هونەرمەندێکی هۆڵەندی دەگێڕیتەوە کە لە سەرەتای سەدەی 19دا سەردانی ئەناتۆلیای ناوەڕاستیان کردووە و لەوێ ئەوان دەبینن یعنی ئەو سەردانی ئەو شوێنیان کردووە لە سەرەتای سەدەی 19 ینی سەردەمی عوسمانیدا و ئەو شوێنەیە وەکو وتم کە ئەردۆغان بەردەوام دەنگی زۆری تێدادێنی و ئیسلام لەوێ زۆر بەهێزە لەوێ ئەوان دەبینن کە عوسمانیەکان بەردەوام خەڵکەکە دەچەوسێننەوە تەجاوزی ژنەکانیان دەکەن هەر کچێک جوان بێ شەو دەیبەن لەگەڵی دەخەون بە چەندین کەس ئیتر بەعج و زەڕیبێکی زۆر لە خەڵک وەردەگرن تاڵان دەکەن ماڵەکانیان دەسووتێن خەڵک لە بەرچاوی خەڵک دەکوژن بەڵام هەر ئەڵێن ئەو هونەرمەندانە باس لەوە دەکەن ئەڵێن هەر کاتێک ئەوانە کارێکی وا دەکەن دوای ئەمە لە بەرچاوی خەڵک نوێژێک دەکەن خەڵکەکە هەمووی لەبیر دەچێتەوە یعنی شتێکی زۆر سەیرە بەڕاستی و ئەوەی ئێستا کە ئەردۆغان دەکا هەمان شتە
ینی ئەردۆغان لەوەدا زۆر زۆر سەرکەوتووە و ئۆپۆزیسیۆن کە پاڵێوراوەکەی پاڵێوراوی سەرۆک کۆماری کەسێکی عەلەویە مەبەستم کەماڵ کڵژدار ئۆغڵیە و کوردیشە خەڵکی دێرسیمە هەتا وەکو ئێستا بە ئاشکرا باس لە کوردبوونی خۆی ناکە بەڵام من ڕەفیقم هەیە چۆتە لای پرسیاری لێ کردووە ئایا کوردیت وتوێتی بەڵێ کوردم ئێستاکە کاتی ئەوە نییە باز بکەم بەڵام لە هەڵمەتی هەڵبژاردندا باسی لەوە کرد ڤیددیوەیەکی دەرخستکەوە عەلەویە و پێشی شانازیە ئەڵێ من مسلمانم وەکو ئێوە کەسێکی دەستپاکم دزیم نەکردووە خەڵکم نەکوشتووە خەڵک ناکوژم زوڵم ناکەم عەلەوی بوونەکەی من بۆ دەبێ کێشەوێ ئیتر لەوەشدا بەڕاستی کاری سەرکەوتووی ئەنجامدا بەشێک لە چەکەکانی لە دەستی ئەردۆغان دەرهێنا بەڵام بەشێک لە چەکەکانیش ماون بەڵام بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان لە لای ئەو جۆرە ئیسلامەدا کەسێکی عەلەوی نابێ ببێتە سەرۆک کۆمار یعنی ئەمە لە لای ئەوانەدا خەتی سوورە خاڵێکی دیکە کە لێرەدا باسی دەکەم استراتیژی جەهەپێ بۆ هاوپەیمانێتی هەڵبژاردن جەهەپە لەگەڵ سێ گروپی ئیسلامی و دوو گروپی ناسیۆنالیست هاوپەیمانی ساز کردووە بۆ سەرۆک کۆماریش دەنگی هەدەپەی بەدەستهێناوە باشە ئەو گروپە سێ ئیسلامیە کە هەمویان لە ناو یان لە ناو پێشتر لە ناو ئاک پارتی بوونا وەکو داود ئۆغڵ و عەلی بابەجان ویانیش وەکو کەرەم ئۆغڵ کە سەرۆکی پارتی سەعادەتە ئەویش لە گروپی میلی گۆرشە یعنی میلی گۆرش یەکەمین گروپی ئیسلامی سیاسی تورکیە گروپی نەزمەدین ئەربەکان کە لە ساڵی هەفتاکاندا سەری هەڵدا و پەیوەندێکی باشیان لەگەڵ ئیخوان موسلیمین هەیە دەرسەکانی ئیخوان موسلیمینی مصری حەسەن بەنایان خوێندووە ئەویش لەوێ هاتووە ئەوانە لەگەڵ جەهەپە متتەفقن و ئەگەر سەرۆک کۆماری سەرکەوێ ئەمانە پۆستیان بەردەکەوێت بەڵام تەواو ئەو سەرکردانە موافقن لە بۆەوەی کەماڵ کەڵژدار ئۆغڵ ببێتە پاڵێوراوی سەرۆک کۆماری بەڵام ئایا جەماوەرەکەیان دەنگ دەدەن بە کەماڵ کەڵژدار ئۆغڵ دەنگیان پێداوە ئێمە دەبینین کە کڵژدار ئۆغڵ لە ئەتراکیا دەنجی هێناوە لە بەحری ڕەشیش هەندێک دەنجی هێناوە لە ناو جەهەپەیەکان و لە کوردستانیشدا دەنگێکی باشی هێناوە دەنگێکی باشیشی نەهێناوە دوایی دێمە سەرەوەش یعنی کە بۆ نەی هێناوە باشە دەنگەکانی دیکە لە کوێنە کوا دەنگی ئی پارتی کوا دەنگی جەماعەتی بابەجان و ئەحمەد داود ئۆغڵ و کوا دەنگی پارتی سەعادەت کەواتە گروپە ئیسلامیەکانی ناو جەهەپە دەنگیان بە کڵژدار ئۆغڵویەکی عەلەوی نەداوە بۆیە لێرەدا دەبینین بەڕاستی کێشەیەک هەیە کێشەکە چییە کێشەکە بەڕای من تێنەگەشتن لە زانستی سیاست یعنی زانستی سیاست ئەوە نییە ئەتۆ بێ لە کەنەدا چۆنە لە بەلجیکا چۆنە بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەموو شتێک بکەیت بۆ نمونە لە بەلجیکا ئەکرێ حیزبێکی لیبرال و لەگەڵ حیزبێکی کۆمونیست یەک بگرن بەڵام لەبەر ئەوە ئەتوانن یەک بگرن لەبەر ئەوەی بەرنامە ئابوووریەکیان یەکە وڵاتەکە سەرمایەداریە وڵاتی کەنەدا سەرمایەداریە حیزبێکی محافەزەکاری کاسۆلیک و حیزبێکی سیکولار و حیزبێکی لیبرال و حیزبێکی قەومی ئەکرێ متتەفق بن لە بۆ هەڵبژاردن لەبەر ئەوەی بەرنامە ئابوووریەکیانیان نزیکی یەکە چەند شتێکی بچووک لێکتر جیاوازە وڵاتێکی سەرمایەداریە بەرژەوەندی سەرمایەداری لە ناو دەوڵەت بە بنچینە دەگیرێ بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وها نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرمایەداریت نییە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەی ناسنامە و مەسەلەی ئاین و مەسەلەی ئەتنیک و قەومیەت لە پێشترە ئەتۆ ناتوانی ئەمە بکەیت لەوەدا تەماشا دەکەین هەڵەیەک هەیە ویانیش بڵێن ئیتیفاقێکی ناچاری و ناساغڵەم و ناپتە و هەیە ئەمە خاڵی زۆر زۆر گرنگە لە بۆ کوردەکە یانی ئەگەر بێت و کەماڵ کڵژدار ئۆغڵ ببێت سەرۆک کۆمار جێگرەکانی دەبنەچێ
جێگرەکانی دەبێتە یەک لەوانە ئەحمەد داوودۆغڵویە. باشە ئەحمەد داوودۆغڵو پێشتر سەرۆکوەزیرانی تورکیا نەبوو، بەڵێ لە 2016 لە 2015 ئەوانە کە سەرۆک وەزیر بوو لە باکووری کوردستان چی ڕوویدا؟ هەموو شارەکانی وەک سووری ئامەد و نووسێبین و جززیرە و شەڕناخ و سلۆپی هەموو سووتێنران، یعنی هەموو ئاگریان تێبەردرا، باس لە کوژرانی 6,000 کەس دەکرێت و ئەمە هەمووی لەسەر دەستی داود ئۆغڵوە. باشە کوردێک حتا ئەگەر هەدەپەیش بێ، حتا ئەگەر پەکەکەیش بێ، حتا ئەگەر پەکەکە پێی بڵێ دەنگ بدە بۆ کڵژدار ئۆغڵو، چۆن دەنگی پێدا بیر لەوە ناکاتەوە کە جێگرەکەی کڵژدار ئۆغڵو داود ئۆغڵویە؟ یعنی ئەمە بەڕاستی کێشەیە، ئەمانە هەمووی بەڕاستی کۆمەڵێک کێشان کە لە ئیتیفاقەکەدا دەبینین. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تۆ ناتوانانی وەکو سەڵاتە پیاز و بیبەر و خیار و تەماتە تێکەڵ بکەی و شتێکی لێساز بکەی، یعنی ناتوانانی ئیسلامی سنی و نەتەوە پەرست و ڕاستڕە و چەپڕەوی سیکولار تێکەڵ بکەی و ئیتیفاقێکی لێ دروستکەی، چونکە جەماوەرەکانیان لەسەر بنەمای ناسنامە دەنگ ئەدەن و مەرج نییە هەمویان گوێ لە سەرکردەکانیان بگرن. ئەمە خاڵێکی زۆر گرنگە و پاشان کاکە ناسیۆنالیزمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەندە سیکولاریش بێ لە دواییدا دەکەوێتە ناو پارادۆکسی زۆر گەورە. بۆ نمونە ناسیۆنالیزمی عەرەبیمان هەیە، ناسیۆنالیزمی تورکیمان هەیە، ناسیۆنالیزمی ئێرانیمان هەیە، بەردەوام ئەوانە سیکولار بوون لە کاتی خۆیدا و ئێستا سیکولارن. خۆ چێ ئەڵێ ناسیۆنالیزمی سووری ناسیۆنالیزمی بەشەر ئەسە سیکولار نیە، چێ ئەتوانی بڵێ سەدام حوسێن سیکولار نەبوو؟ بەڵام لە دواییدا تەماشامان کرد ئەمانە هەمویان قورعانیان بەدەستەوە گرت و شیعاری ئەڵڵاه ئەکبەریان لێدا و بەشێکیان لەوانە بوونە دۆستی ئەڵقاعیدا و تەماشا دەکەین بەعسیەکان لەگەڵ داعش ئیتیفاقیان کرد لە عێراقدا، لە تورکیادا تەماشا دەکەین ئیتر حکوومەت لەگەڵ داعش و لەگەڵ ئەڵقاعیدا ئیتیفاقی کرد و ئیتر ئەردۆغانێک بە ئاشکرا دەڵێ ئێمە خزمی تاڵیبانین، کەسێک نییە قسەی لەگەڵ دوو قسە بکاتن لەناو تورکیادا. ئەمە کێشەکە بۆ چ دەگەڕێتەوە ئەو پارادۆکسە؟ یعنی ناسیۆنالیزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەندە سیکولاریش بێ، بەڵام تایبەتمەندێکی ئەو ناسیۆنالیزمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کە دژە ئیمپریالیە. تەواو منیش دژەی ئیمپریالیزمە، بەڵام لە پەنای دژایەتیکردنی ئیمپریالیزم دژایەتیکردنی نرخ و بەهاکانی خۆرئاوا دەکەن. مەبەستم ئەوڕۆپا و کەنەدا و ئەمریکایە. باشە یەکێک لە نرخ و بەهاکانی خۆرئاوا چییە؟ سیکولاریزمە، وانە لێرەدا تەماشا دەکەین ئەوان کە دژایەتی ئەو نرخانە دەکەن ڕێک لە دواییدا پەیتا کە دێنە سەر دەسەڵات و دەسەڵاتەکانیان قایم دەکەن، تەماشا دەکەین چەند بنەماڵەیەکی ئاینداریان لێ دەرەچی. ئایا با نمونەیەکی نزیک بینەوە، ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی سیکولار نییە، سۆسیال دیموکرات نییە؟ بەڵام باشە بۆ بەڕێز بافڵ تاڵەبانی بە ئاشکرا و بەو گەرم و گوڕیە پێشوازی لە کەسێکی سەلەفی توندڕۆ دەکا کە ڕێگا لە خوشکی من دەگرێت تجلێک لەبەر بکە، ڕێگا لە خوشکی من دەگرێت کەینێ بچێتە سەرجادا، چۆن بچێتە مەکتەب، ڕیفاقەتی چێ بکە و ڕیفاقەتی چێ نەکە، تجلێک لەبەر بکە، چ جانتایەکی هەبێ، چۆن بڕوا لە جادا. ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە. ئەمە لە ناو جەماوەری پەکەکەشدا هەیە، یعنی لە ناو جەماوەری پەکەکەشدا تەماشا دەکەین جۆرێک ناسیۆنالیزم هەیە، واتە ناسیۆنالیزمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسلامی محافەزەکار هەیە. بۆ نمونە تەماشا دەکەین لە ناو لە بەرنامە لەو ئیتیفاقی کە هەدەپە تێدا بوو، هەدەپە بەخۆی نەیتوانی و بە ناوی خۆی بچێتە هەڵبژاردن، بە ناوی چێت و بە ناوی حیزبێکی کە بە ناوی پارتی سەوزی چەپ، هەرچەندە ناوەکەش ناوێکی سیر بوو لە بۆ کوردەکان لە پڕەوە، چونکە خەڵک ئاشنا نییە لەگەڵ ناوێک ئەو هەموو ناوانەش بگۆڕی بەڕاستی کێشە دروستەکە. وا لە ماوەیەکی زۆر کورددا لە ماوەی مانگێکدا تۆ ناوەکەت گۆڕی ناوی هەدەپە بکردە پارتی چەپی سەوز لە ترسی ئەوەی کە نەگیرەی، و پارتی چەپی سەوز چوو لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی و چەپە تورکەکان ئیتیفاقێکی ساز کرد. لەناو ئەو ڕێکخراوە مەدەنیانەدا بەشی زۆری گروپی ئەتراکیە هەنا،
لە ناو ئەمانەدا هەموو جۆرە گروپێک هەیە، ینی گروپی ئایندارمان هەیە، ئیسلامیمان هەیە، گروپی مەسیحیمان هەیە، ئەرمەنیمان هەیە، وە گروپێکمان هەیە گروپێکی بچووکیش بێ مەسەلەن هەندێک خوێندکاری زانکۆنە هۆمۆسێکسواڵن، ئەوانەش بە ئاڵای خۆیان داهاتنە ناو خۆ پیشەندانەکاندا. و لەلایەکی دیکە ئەتوانین بڵێین کێشەیەکی دیکە کێشەی ئەوە بوو کە پەکەکە پشگیری لە کەماڵ قلجدار ئۆغڵو کرد، بەڕای من هەڵەی کرد، یعنی ناکرێ گروپێک کە لە نایاساییە لە شاخە چەچی بەدەستە لە دژی عسکەری تورک شەڕ دەکا پشگیری لە کەماڵ قلجدار ئۆغڵو بکە بەو شێوێ ئاشکراییە، یعنی هەدەپە ئەتوانی پشگیری لە بکە چونکە یاساییە، بەڵام گروپێککە لە شاخ بەجلی گەریلا بە چەک ڤیددیۆ بکێشی لە تەلەڤیزیۆن دەرکەوێت جارێک دوو جارنا سێ جارنا ئەمە زەبری لێ دەخا. ئەمانە هەمویان کێشە بوونوە، ئەمە ئەردۆغان زۆری بەکارهێنا ئەو دوو بابەتە، مەسەلەی پشگیریکردنی پەکەکە لە کەماڵ قلجدار ئۆغڵو گوتی تەماشاکەن قلجدار ئۆغڵو تعلیمات لە ئەمریکا و لە قەندیل وەردەگرێ، تەماشاکەن دەنگدەرانی قلجدار ئۆغڵو هۆمۆسێکسواڵن، ئەمانە لەگەڵ یەکتری دەخەون، پیاوەکان لەگەڵ یەکتری دەخەون، ئەوە ئەمەی بەکارهێنەوە ئەو جۆرە ناسیۆنالیزمە دواکەوتووە ئیسلامیەی کە هەیە بەڕاستی گوێ لە قسانە دەگرن، یعنی ئەمە لە ڕووی سیاسیەوە هەڵەیەکی زۆر گەورەیە. من لەگەڵ ئەوەدا لە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن لەگەڵ تاکەکانی کۆمەلگا قسە بکرێت کە هۆمۆسێکسوالیتی شتێکی بایۆلۆژیە و دەبێ ئینسانەکان فێر بکرێن بە شێوەیەکی دیکە مامەڵەیان لەگەڵ بگرێت. کەسێک لەبەرەوەی هۆمۆسێکسواڵە بۆی نییە دەنگ بدە، بۆی نییە بەشداری لە سیاست بکە، بۆی نییە بژی، بۆی نییە بچێتە زانکۆ، ئەتۆ هۆمۆسێکسواڵنی مەیکە، بەڵام بۆت نییە ڕێگای خەڵکی دیکە بگری. و ئەگەر کەسێکی ڕێگای لێگر وەکو ڕەجەب تەیب ئەردۆغان دەبێ فیکەی بۆ لێ بدەیت، نابێت گوێی لێ بگری، یانی دەبێت لەناو کۆمەلگادا ئەوانە بکرێن، یانی ئەوانە هەنە و ئەوانش دەبێ بژین. ڕاستە ئەتۆوانی ئەتەوە ئەوا من بە، بەڵام ئەمە کێشەی تۆ نیە کە کەسێکیکە وایە. پاشان سەبارەت بە جەهەپە ئەزمموی ساڵی 2019 بەردەوام بەبیر دەهێنایەوە کە لە هەڵبژاردننی شارەوانی ئەستەمبولدا سەرکەوت، دوو جاریش سەرکەوت، جاری یەکەم سەرکەوتن بەسەر ئاکەپەدا لە دەستی ئاکەپیان دەرهێنا، بەڵام ئاکەپە قبولی نەکرد ئەنجامی هەڵبژاردنەکاندا، وەکو ئێستا گوتیان ئێمە بردمانەوە. دوایی گوشاریان بۆ سەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هێنا دەنگەکانیان چەند جار ژماردن دەرکەوت کە جەهەپە بردیەوە، بەڵام ئاکەپە گوتی دووبارەی دەکەین و دووبارەی کردەوە، ئەم جارە دیسا جەهەپە بردیەوە. ئەو کات پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا وەها زۆر خرانە بوون وەکو ئێستا، ئیتر ئاکەپە ڕنگ بێبیری لەوە کردبێتەوە بۆ کێشەیەکی زۆر گەورە دروست بکەین، ئەستەمبۆلیان دەدەینێ تورکیا بۆ خۆمان، ئیتر بەڵام ئەم جارە ئەگەر بێت و تورکیایان بدەنێ باشە ئەو گروپە کە 1001 تاوانی کردووە بۆ کوێ بچێ، یعنی بەڕاستی ئەمە بیریان لەمە کردوتەوە. یعنی دەبوایە مەبەستم ئەوێت جەهەپە توانی بە 1 ملیۆن کەس لە بەردەم دەرگای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن کۆبکاتەوە، لە بەردەم دەستگای ئانادۆڵ کۆبکاتەوە، چونکە دەستگای ئانادۆڵ تاقە دەستگایەکە کە بۆی هەیە دەنگەکان بگوازێتەوە و دەستگای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەردۆغان تەعینی کردوونە، ئەتۆ کە من تەعین بکەیت بۆ کارێک بێگومان پابەندە بم بە تۆ، یعنی ئەمە کێشەی سیستەمی سیاسی تورکیایە. واتە کۆمیسیۆن سەرەتا دەنگی ئەو دەنگانی ژماردن و ئیعلانی کردن کە ئەردۆغان لێ هیناوە، تەماشامان کرد لە سەرەتای سەعاتەکاندا دەنگی ڕەجەب تەیب ئەردۆغان گەشتە لە 170. دوایی ئیتر کەناڵەکانی تەلەڤیزیۆنی نزیکی جەهەپە دەنگەکانیان بەخۆیان ئاشکرا کرد، ئینجا کۆمیسیۆن و ئانادۆڵ هەندێک پاشەکشیان کرد لەمەدا، بەڵام لە نیوە شەودا دووسێ هێرشی سایبەری کرانە سەر ئەو تەلەڤیزیۆنانە،
تەلەڤیزیۆنەکانی ئۆپۆزیسیۆن کە دوو تەلەڤیزیۆنن بەڵام 400 تەلەڤیزیۆن پرۆپاگەندەی لە بۆ ئەردۆغان دەکرد و 30 تەلەڤیزیۆنی بەتەنیا کوردستانی عراق بە پارتی و گۆڕان و ڕوودا و کەناڵ 24 و تەلەڤیزیۆنەکەی کە کاک شاسوار و هەمووی پرۆپاگەندەی لە بۆ ئەردۆغان دەکرد کە ئەردۆغان سەرکەوت و هەموو شتێک تەواو بووە باشە ئەو خەڵکەی لەسەر سندوقەکانە کەواتە بێ هیوا دەبن و دەست نەماڵەوە کە چوونە ماڵەوە ئەوان دەتوان ئەو کاتە بە ئاسانی دەستکاری لە دەنگەکاندا بکەن و ئەمەیان کرد ئێستا کە دەبینین کە خەریکە بەشێک لە دەنگەکان دەگەڕێنەوە بەڵام هەمووی ناگەڕێتەوە بتەوێت و نەتەوێت سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانیش یعنی دوو هەڵبژاردنمان هەیە پەرلەمان و سەرۆکایەتی ئەوەی پەرلەمانیش تەماشا دەکەین سەرۆکی پارتی باش ئی پارتی مەڕاڵ ئاکشەنەر کە مانگێک پێش هەڵبژاردن مێزەکەی وەرجێرا تووڕە بوو زیز بوو بێ هیوایەتی زۆر گەورەی دروستکە هەرچەندە دوای 24 ساعت گەڕایەوە بابینە سەر هەدەپە یعنی لەسەر هەدەپە کێشەی سەرەکی هەدەپە ئەوە بوو کە لە سەرەتادا لە ژێر گوشاری داخستندا بوو ئەو ڕۆدا دەخرێت سبەینێدا دەخرێت سەرۆکە کاریزماتیکەکەی کە سلاحەدین دەمیرتاشە لە زینداندایە زۆربەی کادرە سەرچەکانی لە زینداندانا و زۆر بە پەلە ناوی خۆی گۆڕی ئەوە لەگەڵ چەپەکان ڕێککەوتن لەناو ئەو گروپە چەپانەدا پارتی کرێکارانی تورکیا هەیە کە پێی دەگوترێت تیپ تورکیا ئیشچی پارتیسی تیپ زۆر بە لود بەرزانە لە ڕۆژانی دواییدا گوتی من لەگەڵتان دەمینێمەوە لە ناو هاوپەیمانیدا بەڵام بە لیستی جیاواز بە سمبۆڵ و خۆم و ئاڵای خۆم دەستمە ناو هەڵبژاردن چوو لەو شوێنانەی کە دەنگی بڵین هەدەپە و دەنگەکانی چەپەکان ئەکرێ چەند کورسێکی پێبینن لەوێدا هەم کوردەکان دەنجیان نەهێنا هەم چەپەکان دەنجیان نەهێنا ئەوە لە سایەی تیپ چەندین کورسیان لە دەدا چەند میلیۆن دەنگێک بەڕاستی بە فیرۆچون لە ئەستەمبۆڵ لە هاتای لە شوێنی دیکەش ئیتر کێشەی بزوتنەوەی سیاسی باکوور مەبەستم بزوتنەوەی سیاسی سەرخەتی ئۆجەلانە ئەوەیە کە استراتیژی دادەڕێژن سیاسەتی ڕۆژانە دەکەن زۆر ئاکتیفن ڕنج و قوربانیەکی لە ڕادە بە دەردەدەن بەڵام خەباتی فکری و پەروەردەی و کۆمەڵایەتیان زۆر لاوازە یعنی خەباتی ناو جەماوەری یعنی پەروەردەکردنی جەماوەر مەبەستمە لەلایەک بە دوای چەپە مارجینالە بێکەڵک و دابڕاوەکانی ناو کۆمەلگای تورکیادا دەگەڕێن بۆ ئەوەی ئیتیفاقیان لەگەڵ ئەساز بکەن بەڵام تەماشامان کرد پارتی کرێکارانی تورکیا چی کرد لەلایەکی دیکە لە ناو چەقبەستووی کرانەوە بەڕووی تورکیا و یانیش ناسیۆنالیزمی تەسکبیری کوردایەتیدا لە بینی هەردووچیاندا بەڕاستی گیریان خواردووە من لەو ماوەیەدا کادرێکی ئەو بزوتنێم نەبینی بە ئەوانی شاخیشەوە کە بتوانن گرنگی استراتیژی ئۆجەلا کە لە ساڵی 2010 دایڕەش بۆ خەڵکەکە ڕوون بکەنەوە یعنی پەیوەندیەکانیان لەگەڵ چەپ و گروپە پراوێز خراوەکان باشە ئەو پەیوەندی زۆر باشەوە ئەو ئیتیفاقە لەگەڵ چەپە تورکەکان دەکرێت زیاتر ڕاستە بەڵام ئەوەندەی من هەست بکەم زیاتر لەسەر بنەمای ئەحباب چاوەشی یعنی برادایەتی و نزیکبوونی شەخصی پەیوەندیەکان دروستەکەن لەبەر ئەوەی بەردەوام ترسێکیان لە ناسیۆنالیزمی کوردی هەیە ناتوانن کادیر و جەماوەری خۆیان فێر بکەن کە کاکە ڕاستینەیەک هەیە یعنی ئەمە تەحلیلێکی ئەیدۆلۆژی نییە تەحلیلێکی جیۆپۆلۆتیک و تەحلیلێکی ڕاستینەی سیاسەتە ئێمە ناتوان ببینە دەوڵەتێکی کوردی دروست بکەین ئەوە ناتوانین ئەوە دیارە هەموو کەس دەزانین لێرەدا یەک ڕێگا دەمێنێتەوە ئێمە وەکو کەمینەکان سیاست بکەین لە ناو تورکیادا باشە کەمینەکە چییە؟ کەمینەکە ئەوەیە کە ئەتۆ
بچیە ناو دەوڵەت بڵێ ئەمە گروپێکی کەمم زمانم جیاوازە ئاینم جیاوازە کولتورم جیاوازە ئەوش پێت دەڵێ بڕۆ لە ماڵەکەی خۆت دانیشە ئەتوانی بە زمانی خۆت لە ماڵی خۆت قسە بکەیت ئەتوانی مەکتەبی تایبەتی خۆت هەبێ جلو بەرجی خۆشت لە بەرکە و کێشەنیە بەڵام ئەو کاتە تۆ ناتوانانی لە فۆرمی سیاسی گشتی دەوڵەتدا لەناو کۆمەلگادا لەناو هەموو دەوڵەتدا سیاست بکەیت ێ باشە کورد کە لە تورکیا ژمارەی 20 میلیۆن کەسە چۆن دەبێ وەها ببێ نابێ وەها ببێ کەوەها نابێ چ دەکا یعنی ئایا وەکو عوسمان بایدەمیر دەچیە پەرلەمان و قێڕی ناسیۆنالیزم دەکەی و ئەڵەی کوردستان لە دڵمدایە ناسیۆنالیزمی تورک لە بەرامبەرە خۆت هاان دەدەی ئاخر لە پەرلەمان بۆ دەبێ قسەیەکی وا بکرێ و ئەگەر ئەم قسەیت کرد ئەتۆ هێلکەیەک سپی دەکەی دەیدێ دەستی ناسیۆنالیستە تورکەکان و ئەو ناسیۆنالیستە تورکانە لە بەرامبەر تۆدا یەک دەگرن و یانیش لە کاتی هەڵبژاردندا دەنگ بە کەسێک دەدەن کە تۆ دەنجی پێنادەی یان دەنگ بە کەسێک دەدەن کە دژی تۆیە لە ڕووی استراتیژی ئەمە هەمووی لە دژی تۆ دەسوڕێتەوە و بەو شعارە بێمەعنا و پۆپولیستیانەش کوردستان لە دڵمدایەوە پاشان هەڵبێ بێە بەریتانیا کوردستانەکەت و دڵەکەش لەگەڵ خۆ ببێ بەریتانیا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژیەوە تۆ چیت کرد کاکە هیچت کرد هیچ سوودی هەبوو هیچ سوودی نەبوو یعنی ئەمەیان کرد تەماشا دەکەین بەڕاستی لە ناو بزوتنەوەی سیاسی باکووردە ئەوانەی سەرخەتی ئۆزەلانن ینی نەوەک جەماوەرەکە حتا هەندێک کادریان هەیە ینی جیاوازی بۆ چوونی بەڕێز عوسمان بایدەمیر و بەڕێز عومەر ئۆجەلان لەگەڵ کەمال کەرکووچی خۆمان چییە بەڕاستی کەمال کەرکووچیش ئەڵێ ئێمە بۆمان هەیە نەوتی خۆمان بە خۆمان بیفرۆشین و بیدەینە ئەردۆغان با ئەردۆغانیش بیکاتە بۆمبا و بەسەر سەری کوردەکانیدا بتەقێنێ دەگەی یان بابچی لە قەرەباغ ئەرمەنیەکانی پێ بکوژێ عومەر ئۆجەلان و عوسمان بایدەمیریش هەمان قسە دەکەن باشە حاڵی کادرەکان وابێ دەبێ حاڵی خەڵکە نەخوێندەوار و هەژارەکە و ئەو مسلمانە نەیکە لە ڕووی کولتوری دواکەوتونە چۆن بێ ئەمەدا کێشەیەکی زۆر گەورەی دروست کردووە بەڕاستی یعنی ئێمە چەند ڕەفیقێکین بەردەوام لەسەر ئەوە کار دەکەین نامەمان نردووە پەیامان نردووە کاکە واز لە مەسەلەی ئیماندارێتی بێنن لەسەر مەسەلەی ئیماندارێتی ئەتون ناتوانانی خەڵک کۆبکەیتەوە ینی کەسی ئیماندار دروستکردنی کەسی ئیماندار دوایی کێشت بۆ دروستەکە چۆن بۆ نمونە ئێمە دارگوێزمانەیە دارگوێز گوێز دەدا ئەو گوێزە ورز دەیخوا یان مرۆڤ دەیخوا یان کەس نایخوا کاری ئەو نییە ئەو کاری ئەوە گوێزەکەی خۆی بخۆڕکەنی یان باران یان بەفر یان لافاو بەڵام لە بۆ ئینسان وانە ئینسان بیر دەکاتەوە ئینسان بیر دەکاتەوە چی لە بەرژەوەندە دیدایە چ شتێک سوود بەخشە چ شتێک زیان بەخشە ئەمە دەکە یعنی کەسی ئیماندار ناتوانێت بیر بکاتەوە کە نەتوانێت بیر بکاتەوە بەڕاستی وەک کادریش بێ ناتوانێت خەڵکیش پەروەردە بکە ناتوانێت بە خەڵک بڵێ کاکە ڕاستە ئێمە کێشەمان لەگەڵ سیستەمی کەمالیستی تورکیادا هەیە بەڵام ئەتۆ ناکێ لەسەر ئەساسی ئەوەی کە کەمال قلژدار ئۆغڵ و عەلەویە یان تورکیا دەنگی پێنەدەی چونکە ئێمە دەمانەوێت لە ڕێگای کەمال قلژدار ئۆغڵ و ئەردۆغان بخەین کە ئەردۆغانمان خست حیزبەکەشی هەڵدەوەشێتەوە کە حیزبەکەشی هەڵوەشاوە ئیتر ئیسلامی سیاسی سنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر لاواز دەبێ هەتا وەکو نەمان دەچێت خۆی لە خۆیدا ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی خەریکە لە ناو بچێت لەکوێ ئیسلامی سیاسی سەرکەوتە خر لە مصر سەرکەوت نەخێر ئەوە ئیسلامی سیاسی مەسر چەندین جارە نامەی لە بۆ سیسی ناردووە داوای ئاشبوونەوە دەکەن داوای دیدار دەکەن سیسی قبول ناکە ئیسلامی سیاسی لە مەغریب دۆڕاندی ئیسلامی سیاسی لە تونس دوای ئەوەی 11,000 کچی خوار 18 ساڵیان پێشکەشی داعش کرد لە سووریا و لیبیا ئیتر قەیس کودەتای لەسەرکردن هەرچەندە من لەگەڵ ئەوە دانیم من دووبارەی دەکەمەوە یانی لەس لەگەڵ ئەو جۆرە دیکتاتۆریی قەیسیش دانیم بەڵام تەماشا دەکەن ئیسلامی سیاسی لەکوێ کارێکی باشی کردووە لە کوردستان کاری باشی کردووە ئێستاکە دێمە سەر کوردستانیش کاکە یعنی لە کوردستانیشدا تەماشامان دەکرد لە کوردستان چۆنە ئەوەیە کە دوو ئیتفاقمانەنە ئیتفاقی جمهور
کە ڕەجەب تەیب ئەردۆغانە ئیسلامە سیاسیەکانن لەگەڵ مەهاپە ناسیۆنالیزمی توندهاژووی تورکی کە کێشەی لەگەڵ کلااو جەمەدانی هەیە لەگەڵ ئەمانەدا گروپێک هەنە بە ناوی هوداپار چێە؟ گروپێکە کە پێشتر ناویان حیزبوڵڵا بوو، حیزبوڵڵای باکوور. ئەمانە گروپێکن لە باتمان لە دیار بەکر لە ساڵی کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا سەریان هەڵدا، سەرەتا وا پێدەچێت لە ژێر کاریگەری خومینی سەریان هەڵدابێ، بەڵام دوای ئەوە میت دەیان خاتە ژێر کۆنتترۆلی خۆیان. 3000 خەڵکیان کوشتووە، خەڵکی کورد زیاتر 3000یان کوشتووە، هەمووی کوردە تقریبان بڵێن. لەناو ئەو کوژراوانەدا چەند گروپێک هەن. گروپی یەکەمینیان ژنانن، ئەو ژنانەی کە قژی دوکانی ساڵۆنیان هەبوو، قژی ژنانیان چاک دەکرد. پاشان ژنی بەرگ درومان هەبوو، لەبەر ئەوەی جلی تەنورە و شتیوە ساز دەکاتن لە ماڵەکەیدا یان لە دوکانەکەیدا ئەوانیان دەکوشتن. پاشان خەڵکێک بوون کە ڕێستۆرانتیان هەیە، لەبەرەوەی لەو ڕێستۆرانتەدا بیرە دەخورێتەوە، نابێت دەبی بیکوژن، هەمیان کوشتن. پاشان هاتنە سەر کوشتنی مەلاکان، هەر مەلایەک کلیلی مزگەوتی نەدابواە حیزبوڵڵا لە ساڵانی هەشتا چەند سعاتێک دواتر مەلایەن دەکوشت. مەلا هەبووە لە دیار بەکر، گوتوێتی کاکە ئەوە ماڵی خوایە، من ناتوانم بارەگای خوا بکەمە بارەگای حیزبێکی چەکدار و حیزبێکی سیاسی. سیاست جیاوازە، ئاین جیاوازە. من لە مزگەوتەکەی خۆم بە تەنیا ئیمانداری دەکەم لە بۆ خوا، کلیلەکەت نادەمێداوە لێ بردەکەم، دوای 1 سعات کوشتیانە. پاشان ژنمان هەبووە حتا نزیکی خۆیان بووە، بە تەنیا گوتوێتی باشە من حیجاب دەبستم، نوێژ دەکەم، بەیعەتان پێ دەدەم، بەڵام باشتر وایە ڕێنمایی بدەینە کۆمەلگا بۆ ئەوەی ژن لە ماڵەوە دەوری هەبێت، چونکە ژن باشتر ئەتوانی ئیدارەی ماڵەوە بکە. کوشتیانە لە ئەنگری خۆیانە، ئەوە هەمووی بە بەڵگە هەیە. هەر کەسێک گومانی هەیە با پەیوەندی لەگەڵ هیوا خۆشنەوە بکە، من بۆی دەنێرم. هەر کەسێک گومانی لەوەدا هەیە، بە فلیم بۆی دەنێرم، بە ڕسم و بە دۆکیمنت بۆی دەنێرم. ئەم گروپە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان ئیتیفاقی کرد. گروپەکەی دیکە جاپە و 6 حیزبەکە مەبەستم ئیتیفاقییان هەیە و بەتەنیا لە بۆ پۆستی سەر و کۆماری هەدەپە دەنجی خۆی دابوو ئەوان. هەدەپەش ئیتیفاقی خۆی هەیە کە چەپەکانی تورک و سەوزەکانن، وەکو گوتم گروپێکی زۆر بچووک کە لەوانەیە 1-2 بە ئاڵای هۆمۆسێکسواڵەکان هات بنە سەرجادا کە ئەردۆغان زۆر بەکاری هێنا لە هەڵبژاردنەکاندا، گوایە ئەمانە نێربازن و سواری یەکتری دەبن دوور لە ڕووی جەنابتان. ئەردۆغان هەڵسا لە بەرامبەر ئیتیفاقی هەدەپە و کەمال قەلەجدار ئۆغڵو لە بۆ پۆستی سەر و کۆماری هەڵسا ئیتیفاقی لەگەڵ حیزبوڵڵای باکووری کوردستان کرد کە ناوی خۆی گۆڕیەوە بۆ هوداپار هەم نزیکی بارزانیە، هەم نزیکی ئیسلامیەکانی عێراق. سەرەتا هاتە هەولێر، مەسعود بارزانی بینی، دوای عەلی باپیری بینی، و دوای ئەوە کەناڵەکانی سەر بە عەلی باپیر و کادیرەکانی یەکگرت و بەردەوام پڕۆپاگەندێکی زۆر گەوریان کرد لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان و حیزبوڵڵای تیرۆریستی باکوور کە بە پێی تورکیا، بە پێی دەوڵەت حیزبێکی تیرۆریستە بەرپرسیارە لە بەرامبەر کوشتنی 3000 کورد، تەنانەت بەرپرسیارە لە بەرامبەر خەڵکی موسڵمانیش. یعنی لەگەڵ ئەمانە ئیتیفاقیان کرد و ئەمانە ئێستا 3 کورسیان بەدەست هێناون. حیزبێکی دیکە هەبوو کە بە ڕسمی لە جەبهەی ئەردۆغاندا نەبوو، بە ناوی هاکپار. ئەو هاکپارە حیزبێکی بارزانی چینە و ئەمانە بەشداریان کرد لە هەڵبژاردنە، پارەیەکی زۆریان لە کاک مەسعود وەرگرت، لە سایتی تەفدا پرێزدا هەیە پارەکە چەندە ئێستا نازانم، بەڵام لە ئەنجامدا سەرباری ئەو هەموو پارەیە تەماشای دەنگەکانیان بکە 0.008 کە ناکاتە 400 دەنگ لە هەموو باکووری کوردستاندا بزانە 400 دەنجیان هێنا. بەڵام ئەمانە چیان کرد؟ وەکو وتم هەموو حیزبە ئیسلامیەکانی کوردستانی عێراق، پارتی دیموکراتی کوردستان و هەموو ڕاگەاندنە سیکولارەکان
یعنی ڕاگەاندنی کەینێن تۆزە کەمتر بەڵام ئەویش بە نەزانی دەکەوتە خزمەتی ئەردۆغان بەڵام ئەوانی دیکە NRTش لە ناودا هەمویان خزمەتی ئەوانیان دەکرد خزمەتی ئەو گروپیان دەکرد و خزمەتی ئەردۆغانیان دەکرد هەتا ئاخیر لە حەزەش حیزبەکەی هاک پاریش کە نزیکی بارزانانی وەکوتم ئەمە دەنگەکانیدا وەکوتر چیان کرد لە سوسیال میدیاکاندا بەردەوام 56 کەسیان دادەنا کە کەسانی دابراون لێرە سوسیال وەردەگرن لە هەولێریش موچەیەک وەردەگرن لەسەر ئینتەرنێت دانیشتونە هیچ کارێکیان نیە ئەمانە بەتەنیان شەڕی سایکۆلۆژیان لەگەڵ هەواداران و لایەنگرانی هەدە پەساز دەکرد بۆ دەنگ بە تورکێک دەدەن بۆ لەگەڵ تورکان ئیتیفاق دەکەن وەرن کوردایەتی بکەن وەرن زمانی خۆتان بپارێزن وەرن وا بکەن وەرن وانەکەن بەڵام کاکە وانە لە ڕاستیدا شتێکی وانە لە ڕاستیدا وەکو باسم کرد تو ناتوانانی ببیە دەوڵەت و ناتوانانی وەکو کەمایەتی مافی خۆت بەدەستبێنی وەکو کەمایەتی ئەتۆ یعنی سوریانیەکان دەکرێت وەکو کەمایەتی ئەوە بکەن بەڵام 20 میلیۆن کەس وەکو کەمایەتی نابێت دەبێت ئەو 20 میلیۆن کەسە واز لە کوردایەتی بینی واز لە کورداندنی هەموو شتێک بێنێ و بچێتە ناو کۆمەلگای تورکیا بە تورکایی ببێ بە تورکایی بوون بە معنای بە تورک بوون نییە ئەزەریەکان نەبوونە فارس ئەزەریەکان دوای کۆماری کوردستان هەڵسان وازیان لە دروستکردنی حیزبی قەومی هێنا وازیان لە سوپای میلی قەومی هێنا چوونە ناو ئێران و ئێستاکە باڵا دەستترین گروپن لە ناو ئێراندا نەخشەی سیاسی ئێران لە دەستەواندایە ئێران ئەوان بەڕێوەی دەبن ئێران بشڕۆخی دیسا ئەزەریەکان بەڕێوەی دەبن کوردەکانش ئەو توانایان زۆر زیاتر لە ئەزەریەکان وەوە هۆشیاری سیاسیشیان زۆر زیاترە بەڵام وەکووتم کەم و کورتی پەکەکە و هەدەپە لەوەدایە ناتوانێت جەماوەری خۆی پەروەردە بکە کە خۆڕاگر بێت لە بەرامبەر 56 تڕۆڵێکی بە پارەی سۆسیال و موچە و ئەملا و ئەولا و پارەی گەندەڵی و پارەی نەوتی دزراوی ئەردۆغان و بارزانی دێتە سەر فێسبوک و تویتر لە ژێرناوی کوردایەتیدا ئیتر سەر لە خەڵک دەشێوێنێ استراتیژیەکە تێک دەدا لەو هەڵبژاردنە هێشتا هەڵبژاردننی خولی دووەم ماوە هیوادارم کڵژدار ئۆغڵ و سەرکەوێ هەرچەندە لە پەرلەماندا دەنگی ئاکپارتی و هاوپەیمانەکانی ڕنگ بێ زیاتر بێ بەڵام بە چوونی ئەردۆغان بتەوێت و نەتەوێ ئاکپارتیش دەڕوخێ لە ئایندەدا پارچە دەبێ و ئەو کاتە گلۆ ئاسۆیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیادا دروست دەبێ و بۆ کێشەی کوردیش ڕنگ بێ هەندێک دەرگا بکرێنەوە ئەمە لە قۆناغی یەکەمدا ناکرێتەوە چونکە کلۆزدار ئۆغڵو لەو قۆناغەدا لە بۆ دەورەی دووەم پێویستی بە قازانکردی دەنگە ناسیۆنالیستەکانە ئەو ناسیۆنالیستانە بێگومان یەکێک لە مەرجەکانیان ئەوە دەبێت کە کلۆزدار ئۆغڵو زۆر بەلای کوردان نەچێ یعنی عفوی گشتی ڕانەگەێنێ لەگەڵ پەکەکە دەست بە قۆناغێکی دانوستاندن نەکە زۆر دەرگا لە بەرامبەر هەدەپ نەکاتەوە بەڵام سەرباری ئەوەش من هەر پێم باشە ئەگەر ئەمەش بێ بۆ 4 ساڵ بۆ ماوەی کاتی باشە بە مەرجێک کوردەکان نەخرینە زیندان ئەو شارەوانیانێک کە بەدەستیان هێناوە لە دەستیان دەرنەهێننەوە قەیومێکی لە شوێنیدا دانەنێن و بتوانن بە شێوەیەکی ئاشکرا و ئازادانە سیاسەتی خۆیان بکەن قەیناکە با بەو شێوەیە با ئەردۆغان بڕوە با ئەردۆغان بمرێ خۆی لە خۆیدا نەخۆشە و پیسایی لە بن خۆی دەکات لە بەرنامەی ڕاستە خۆدا خەوی لێ دەکەوی پیسایی لە خۆ کرد چەند ڕۆژێک پێشدا لە بەرنامەی ڕاستە خۆدا بەرنامەکە ڕاجیرە هەمومان بینیمان ئەردۆغان دەمرێ و ئاک پارتی هەڵدەوەشێتەوە کە ئاک پارتی هەڵوەشایەوە ئیتر بابزان قەتەر بە دۆلار دەتوانێت چی بک بەتەنیا چی لە ئیخوان مسلمین بک بەتەنیا ئیخوان مسلمین لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیسلامی سیاسی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بای دەکا ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕاستی ڕێنیسانسێکی نوێ بەخۆیەوە دەبینێ و لە کۆتاییدا هەر کوردێک هەر دیموکراتێک هەر چەپێک حتا تەنانەت هەر مسلمانێک ئەگەر تۆژێک ویژدان و ئەخلاقی هەبێ دەبێ هەڵوێست لە بەرامبەر ئەو حیزب و گروپە ئیسلامی و غیرە ئیسلامیانە بگرێ کە پشتگیریان لە ئەردۆغان کرد چ لە ڕاگەیاندن چ بە ئاشکرا بەتەنیا من باسی ئەوەی ئەو تاوانە گەورەیە عەلی باپیر و قەرەداغی و سلاحەدین بەهادین و یەکگرتووەکان ناکەم ئەوانی دیکەش ئەوانەی خۆیان پێی سیکولار و نەتەوەییە و دژە گەندەڵیە و ئەوانەش هەمویان بەناو ئەو
کارەدانا و ئێستا خەریکە سەختەکاریەکانی ئاکپارتی دەردەکەون لە هەڵبژاردننی خولی دووەمدا دەبینین هەرچەندە زەحمەتە بەڵام هێشتا هیوا هەیە قلشدار ئۆغڵ و سەرکەوتنی زۆر گەورە بەدەست بێنێ